بەیانیتان باش میوانە بەڕێزەکان مامۆسایانی بەڕێز خوێنکارە ئەزیزەکان هیوادارین ئەم پانێڵەی ئەمڕۆمان کە نزیکەی یەک کاتژمێرە سوودی هەبێت بۆ هەمولایەک و ئەم مامۆستا بەڕێزانە ئەم دکتۆرە بەڕێزانە کۆمەڵێک زانیاری بەسوود بە ئێوەی ئەزیزەگەێنن. ئێستش پانێڵەکەمان دەست پێکەین لەژێر ناونیشانی پەیمانگا تەکنیکی و پیشەیەکان و چانسی زووتر دەستخستنی کار. بەڕێزان یەکەم پانێڵمان باس لە پەیمانگا حکومی و تەکنیکیەکان ئەکەین لەلایەن پرۆفیسۆر دکتۆر حەکیم عوسمان ڕاگری پەیمانگای ناشناڵ بۆ تەکنۆلۆجیا. بەخێر هاتی دکتۆری بەڕێز. زۆر سپاس دکتۆرگیان. پەیمانگا حکومیە تەکنیکیەکان لە ئێستا ئەبینین ڕێژەیان لە زیادبووندایە و خوازیارێکی زۆریش یعنی ڕوو ئەکاتە ئەم پەیمانگایانە تا چەندێک توانیوێتی دەرفەت بڕەخسێنێ. ئایا هیچ ئالنگاریەکی تێدا دروست بووە وەک بەڕێستان لەو بارەدا زیاتر پسپۆڕیتانێ فەرموو. بەڵێ بەینتان باش. سەرەتا پیرۆزبایی لە دەرچوانی پۆلی 12 ئەکەم بەو هیوای کە بتوانن ئەوەی کە کاریان بۆ کردووە و هەوڵیان بۆیاوە بەدەستی بێنن. هەروەها دەستخۆشی لە نەکستێبەکەم کە توانیوێتی ئەو ژمارە زۆرە لە فێرخواست و خەڵکی پەیوەندیدار کۆکاتەوە لێرە و دڵنیام لەم کۆبوونەوە و لەم قەرەباڵغیە توانن تێگەیشتنێکیان هەبێت لەسەر هەنگاوی داهاتوویان وەک خۆی چۆن ناوی دێنراوە نەکستێپ ینی هەنگاوی داهاتووی ئەم ئازیزانەمان تەسەور ئەەکەم ئێرە ئیچێ بێت لەو شوێنانەی کە ئەکرێت یارمەدەرێکی باش بێ بۆیان. بە دڵنیاییەوە بە پەیمانگا تەکنیکیەکان لە ئێستاە باسی بەرزبوونەوەی ڕێژەت کرد. دوێنێ ڕقەمێکم وەرگرت کە پەیمانگای تەکنیکی ناحکومی بە تەنها ژمارەیان گەیشتۆتە 39 پەیمانگای تەکنیکی ناحکومی جگە لە حکومیەکان دیارە ڕێژەیەکی زۆرە و هۆکاری زیادبوونی ئەوەی کە ئەم پەیمانگایانە دیارە من هەر ناونیشانی بابەتەکەم دەرفەت و ئالنگارەکانە زۆر هەوڵمدا چڕی کەمەوە لەبەرەوەی هەم دەرفەتەکان کاتێکی زۆرێ و هەم ئالنگارەکانش کاتێکی زۆرێ بێ. بەڵام لێرە هەوڵەدەم بە ماوەیەکی کورت کۆمەڵێ خاڵی زۆر گرنگ باس بکەمەگە فریا بکەوین. دیارە یەکەم دەرفەت بۆ خوێندنی پەیمانگای تەکنیکی ئەوەیە کە هەیە لە کەرتی تایبەتە جگە لە کەرتی حکومی لە کەرتی تایبەتە بوونی هەیە و ئەمە دیارە لە هەرێمی کوردستان ڕێگەی پێدراوە لە شوێنەکانی تری عێراق تا ئێستا بەو شێوەیە ڕێگەی پێ نەدراوە. ئەمە ئەوکو دەرفەتێک تەماشایەکەم. دەرفەتی دووەم ئەوەیە کە ئەم پەیمانگایانە ڕاستە منافەسەکە خەریکە زۆر قورسە بێ زۆر ئێمە لەوانەیە هاوڕابن لەگەڵ هاوڕێکانم کە ژمارەیان زۆرە و وشێک لەو ئالنگارانەی کە هەیە بۆی هەیە ئێمە باسی کەین. بەڵام لە سەرەتایە ئێمە خەیاڵمان لای فێرخوازانە و ئەمانەوێ پێیان بڵین کە خوێندنی تەکنیکی لە ماوەی 2 ساڵە ئەو فێرخوازە ئەتوانێ شارەزاییەک پیا بکە و نەکوهر شارەزایەکی ئاسایی بەڵکو شارەزایەکی کردەیی کە بتوانێت لە سایەیە بتوانێت بتە خاوەن پیشەیەک. ڕاستە بوارەکەی دیاریکراوە لە بوارێکی دیاریکراوە 2 ساڵ بە چڕی ئەخوێنێت ینی فراوان نییە وەکو زانکۆ و پەل ناهاویژە بۆ کۆمەڵێ بابەتی پەیوەندیدار زۆرجار دایرێکت ئەڕواتە ناو بوارێکی دیاریکراوە. بەڵام لەو 2 ساڵەیە کۆمەڵێ شارەزایی کردەیی بەو فێرخوازە ئەدرێت کە لە ئەنجامی یان پاش ئەو 2 ساڵە ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە بازاری کارە. هەروەها پەیمانگاکان بەهۆی ئەوەی کە لە ڕووی ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی کەرتی حکومی بۆتەوە لە زۆربەی زۆری کەرتەکان بۆتەوە ئەو کێشە و گرفتانە نییە. زۆربەی زۆری ئەو پەیمانگایانە ئامادەن لە دەوامکردن لە ئەبدەیتی ئەو ئەجیزە و پێداویستیانەی کە پێویستە بۆ خوێندنی تەکنیکی هاوکات بەردەوام لە تازەکردنەوەی توانەکان گەڕێمەوە لات ئەگەر کاتمان هەبوو بەس دەرفەتم باسکرد یەمەوە لای بەڕێز دواتر پێم خۆشە بڕۆینە لای بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕێبوار مەلانەبی ڕاگری پەیمانگای تەکنیکی کوردستان بە خێراتی سەر چاوانمان. دکتۆری بەڕێز با باز لە سیستەمی بۆڵۆنیا بکەین چۆنیەتی بنیادنانی بیرۆکەی کارسازی لای دەرچوان ئەمە تا چۆنێک ئەتوانێت یعنی دوای دەرچوان بتوانن ببێتە هۆکارێک بۆ کارسازیان و ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بابەتە بۆ خوێندکارانی ئازیز. بەڵێ سەرەتا
ئەم کاتتان باش بەڕێزان سپاسی ڕێخەرانی نەکستەپەکەم کام دەرفەتیان ڕخستۆ بۆی کە دەرچوانی پۆلی دوانزەی هەموو ئامادەیەکان بتوان لێرە کۆبنەوە بۆی مناقەشەیە یا گفتوگوێ بکەن و هەمان دەرفەتیەوەیان هەبێ کە بتوانن زانکۆ و پەیمانگە ئەو بەشێک کە خواستی خۆیانە پرسیاری لەسەر بکەن. من دایمە بۆ دەست پێکەم زۆر جار ترندێک هەیە کە فێرخوازە بێتە تەلەبەی پەیمانگا ئیتر تەواو دەستی لە خۆی شۆردووە. من ئەمێ ئەمڕۆ ئەوت بۆ عەکسکەمەوە ئێمە بە شانازیەوە سەدان فێرخوازمان هەیە لە پەیمانگا تەخەڕوجی کردو و خاوەنکاری خۆیەتی. سەدان فێرخوازمان هەیە ئەگەر نەشبوو بێ بە خاوەنکاری خۆی ئێستا لە بەشێکی زۆر گەورە لە کۆمپانیایەکی گەورە بەڕێوەبەرە یا لێپسراوە یا کارمەندێکی سەرکەوتووە. لەبەرەوە من پێم خۆشەوە بڵم کە خوێندن لە پەیمانگای تەکنیکی یا پیشەیی ئەوەنەی دەرفەتە ئەوەنە نابێتە کێشە بۆتان و عالەمیەن تەسەوڕەکەم زۆربەی کە ساوڕا بێ لەگەڵمە ئەوەنەی خواز لەسەر میدڵ وەرک فۆرس هەیە واتە دەستی کاری ناوەڕاست هەیە ئەوەنە خواز لەسەر بەکالۆرۆس نییە تاام بۆ کەسانەی کە تمۆحی ئەویان هەیە کە پەرە بە خوێندنی درێژخان بن ئەکید بەکالۆرۆس باشترە بەڵام ئێمە لە پێواژووی بۆڵۆنیا کە لە پەیمانگا جێبەجێمان کردووە بۆ کۆمپۆننتانەی کە پێواژووی بۆڵۆنیا ڕێگەمانەدا فێرخواز ئامادە بکەین هەمان ئەو تایبەتمەندیانی تایە کە دەرچوویەک پێویستیەتی بۆی ببێ بە کارساز. ئێمە لە پێواژووی بۆڵۆنیا فێرخواز ناچارەکەین کۆمەڵە چالاکی بکە کە ڕاستە و خۆ وای لێکە دەرچوویەکی کاریگەر بێت یا کەسێکی سەرکەوتوو بێت. بەنمونە لە هەروانەیەک زیاتر لە 3-4 کویز دەکات. جا من خۆشم 3 ساڵ ئەندامی ئیراکی ئەدڤایزەری بۆرد بووم بۆ کەمپیوتر ماتریکس ڕاستەوخۆیشمان لەسەرەوە کرد چ جۆرە چالاکیەک دیزاین کەین بۆی فێرخواز ببێتە کارمەندێک کە کەتی تایبەت پێویست بێتی. بەنمونە کویز واد لێکە لە کارە چۆن کاردانەوە تێبێ بۆ شتانی کە لە ناکاو ڕوەدەن. بەنمونە ئەرکی ماڵەوە واد لێکە جاری وایە تۆ کارمەندیت لە شوێنێکە سیرەکەی چیتە لە داوام ناتوانانی تاواکەی پێویستەکە بڕۆیتە ماڵەوە لەوێ کاری زیاتر لەسەر بکەی بامانشەوە. یەکێتر لە کۆمپۆننتە گرنگەکانی پێواژووی بۆڵۆنیا تیموەرکە کە ئێمە زۆر گرنگیمانداوە بەمە. بەنمونە فێرخواز لە ئەسنای خوێندنی پەیمانگایە زیاتر لە 20 گروپ وەرکەکە کە ڕاستەوخۆ هەموو سکیڵەکانی کە پێویستن بە گروپ وەرکەوە لەویا فێریە بێت بە تەعاملکردن لەگەڵ کەسی. ئێمە مەرجێکیشماندانەوە هەڵبژاردننی گروپ بەخواستی خۆت نییە ڕاستەخۆ لە ڕێی بەرنمەیەک و گروپەکان دروستەکرێن بۆی هەم ڕەگەزی جیاوازی تیابێ هەم خەڵکی جیاوازی تیابێت بۆی کە تۆ چونکە بانی کە تۆ چیتە ئیشی کارەخۆ بە مدیرەکە و ناڵێ وەڵا حەزم لە فڵان ژوورەیە با بڕم لە فڵان ژوورە ئیش بکەم. لەبەرەوە ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە فێرخواز لە ئەسنای خوێندنەکەیە ئامادە بکەین. بابەتێکی تر مەسەلەی پرزنتیشن و سیمینارە کە من خۆم کە زانکۆم تاو کرد ئەو کاتە سەردەمی من پرزنتیشن اختیاری بوو واتە فێرخوازێک حەزی لێ بووە ئەیکرد فێرخوازێک حەزی لێ نەبووە نەیەکرد. بەڵام ئێستا لە ڕێی پرۆسەی بۆڵۆنیاوە بەنمونە پێواژووی بۆڵۆنیاوە لە پەیمانگاکەی ئێمە فێرخواز تا تەخەڕوجەکە 20 سیمینارەکات ئەگەر نەیکات دەرەجەیەکی زۆریشمان لەسەرداناوە باوەڕکە فێرخواز هەبووە هاتوۆتە پەیمانگا جوورەتیەوەی نەبووە بەرامبەر هاوڕێکەشی قسە بکە بەڵام توای تەخەڕوج هاتووە مناقەشەی لەگەڵ خودی خۆمان کردووە وام زانیوە کەسێکی تەجروبەی 30 ساڵیە. دکتۆر ساڵانی تر ببوورە قسەکەشە پێڕم ساڵانی تر راپۆرت ئەگرا لە بری سیمینارەوانە ئێستا بینین لەبەرەوەی تەکنۆلۆژیا پێشکەوتۆ و بواری دیجیتاڵی زیاتر بەرەو پێشەوە ڕۆشتووە تا چەندێک ئەمە کاریگەری هەبووە بۆ نمونە راپۆرت زۆر ڕاستە هەندێک گرنگی پێدرە بەڵام زیاتر سیمینارەکە مامۆستانی زانکۆ بایەخی پێێن و ئەیانەوێت لەو ڕۆوە هەم خوێندکارەکە ئەتوانێت دواتر بۆ گشتی قسە بکات و بتوانێت توانای دەربڕینی هەبێ هەمیش بۆ زانیاری هەبێ دەربارەی ئەو بابەتەی خۆی کە هەیەی ئەگەر بە کورتی جوابم بیتەوە. تەمام بابەتی سیمینار ئێستا ئێمە بەڕاستی ڕوانگەی خۆمان گۆڕیوە بە هاتنە ناوەی AI پێویستە فەلسەفەی فێرکردن وانەوتنەوە بە تەواوی بگۆڕێ. ئێمە زۆر بیرمان لەوە کردوتەوە چیمان کردووە بەنمونە جاران تۆ کە راپۆرتێکت ئامادە کرد تەسلیم تەکرد و تاوە بەڵام ئێستا ناچار دەکەین سیمیناری لەسەر بکەین. ئەمە دەرفەتێک ئەیا بە تەلەبەکە ئەگەر خۆشی نەیکرد بێ بیخوێنێتەوە واتە ئێمە ئامانجەکەمان فێربوونە ئەگەر ئەو شتێک فێربوو بێت ئەتوانی هەر ئیسفادی لێ بکات. لە هەمان کاتە بابەتی پرۆبلم سۆڵڤین کە ئێستا بۆتە پێویستیکی هەنووکەی بازاڕیکە من خۆم ئەو کاتی کە عێراقی ئەدڤایزەری بۆرد بووم لەگەڵ پێپسی کۆکاکۆلا ئاسێ ساڵ خۆم سەردانم کردووە لەگەڵ لە چارەکانیان کۆمتەوە هەمیشە داوای سێ شتیان لێ ئێمە کردووە تیموەرک پرۆبلم سۆڵڤەر لەگەڵ کریتیکال تینکەر. بەڕاستی ئەمانش بچیەکرێ بۆ کۆمپۆننتانە ئەکرێ کە لە پێواژووی بۆڵۆنیا ئێمە ساڵی پاش شتێکی تریشماندایەنە بە ناوی وانەی کۆکەریکوڵەم
کە ئەم بابەتە لە کوردستانە زۆر برەی پێ نەدراوە لە کۆکردکەڵەم ئێمە چیەکەین ئیش لەسەر ئەوە ئەکەین کە فێرخواز چۆن کەسایەتێکی سەرکەوتووی هەبێت تەرکیز لەسەر ئەو جوانبانە ئەکەین کە لە پۆلە ناتوانین فێریکەین چونکە تۆ خۆتە زانی کۆمەڵە بنەما هەیە لە پرۆگرامی خوێندنە تۆ ناتوانین لێلابی تەلەبەیەکی دەرمانسازی هەرە بێت دروستکردنی دەرمان بخوێنێ هەرە بێت کیمیا بخوێنێ ئەی لە پاڵەوە ئێمە چیمان کردووە لە ڕێی پێواژوو بۆڵۆنیەوە وانەیەکی کۆکردکەڵەممان دروست کردووە کە فێرخواز فێری چاپێکەوتی نەبێت فێری نووسینی بێت فێری بە دوای کاراگەڕێ لەگەڵ ئەوەشە فێری یەکەین کە چۆن دەستکە بە کاری خۆی لە ڕگە و سکیلانەوە کە فێری زۆر باشە دکتۆرگیان ئیشاڵڵا کاتمایەوە ئەگەڕێنەوە لای بەڕێزە ئەچینە لای بەڕێز پرۆفیسۆری یایدەدەر دکتۆر جەوهەر جەلال ڕاگری پەیمانگەی تەکنیکی و پیشەیی برای بەخێراتی دکتۆرگیان بابەتەکەی بەڕێز یعنی ئەمە ئەو پرسیارە لە بەڕێز بکەم کە کێشەی زۆربەی خوێنکارانە یاخود دواتر کە پەیمانگا یاخود زانکۆکان تەواو ئەکەن بابەتی بێکاریە خوێندکار جاری وایە حەز ئەکات بەشێک هەڵبژێرێت یاخود پسپۆڕیەکی هەبێت لە داهاتووتا کە خۆی حەزیلێتی بەڵام کاتێک سێری داهاتووی ئەکا ئەبینێت ئەو بەشە داهاتوویکی وها باشی نییە لە بۆ نمونە لە عێراقا بێ یاخود لە کوردستانە بێت لێرەدا خوێندکارانی بەڕێز چی بکەن؟ دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێزان لە نێکستێپ و میوانە ئازیزانەی کە لە دەرەوە هاتوون دڵنیام ئەزیێت و مشەقەتێکی زۆریان چەشتووە بە ئومێدیەوەی کە بتوانین خزمەتیان بکەین و شتێک سوود بگەێنین بە بەڕێزیان من پێم وایە نەکەر من و بەشێکی زۆر لە مفەکیران و بیرمەندانی ئەوانەی کە لە مەجای زانکۆ قسەکەن دابش بوون بەسەر دوو ڕاییدا یەکیان پێیان وایە کە زانکۆ ئەرکی بریتە لە ئاراسەکردنی کۆمەڵگا بریتە لە گۆڕینی فکری کۆمەلگا و ئاراسەکردنی بازار و ئیلاخیری و چاندنی بیری ڕەخنەگرانە لە مێشک و لە ئایدیایی فێرخوازانیدا تەڕەفێکی تریان پێیان وایە ئەبێ زانکۆ وەڵامی داواکارەکانی بازاری پێبێ لە ڕاستیدا ئێمە گەر باس لە واقعی وڵاتی خۆمان بکەین لە کوردستان بکەین ئێمە وەکو مامۆسایانی زانکۆ وەکو زانکۆکان بەداخەوە نەمانتوانیوە کۆمەلگا ئاراستە بکەین ئەو مقەوماتەمان تیا نەبووە باشە زۆرجار کۆمەلگا لە ئێمە وشیارتر و چاوکراوەتر بووە لەوانەیە باشترین دەلیل و بەڵگە داخستنی 83 قسم بێ لە زانکۆ و پەیمانگا جیاوازەکان لە ساڵی ڕابردوو ئێستا کامە پێمانەڵێ کۆمەلگا لە ئێمە وشیارترە باشە کامە خەلەلێکی زۆر گەورەیە ئەمە چەکوچێکی گەورەیە ئەبێ بەرکەلەی ئێمە کە وەکو مامۆسایانی زانکۆ و زانکۆکان ئەبێ وریابینەوە بزانین بۆ ئەوەمان لێ هاتووە هۆکارەکە چەند هۆکارێکە بۆچی دەرشوانی ئەمەیشیان دەست ناکەوێت باشە کۆمەڵی هۆکار و فاکتەر هەیە سێکوچکەیەکە سێکوچکەیەکیان پەیوەندی بە زانکۆیە سێکوچکەیەکیان پەیوەندی بە بازاڕەوەیە پایەکی تریشان پەیوەندی بە دەرچووەکان خۆیانەوەیە ئەوەی کە پەیوەندی بە زانکۆیە زانکۆ یەکەم ئیشی ئەبێ ئەم غڕورە گەورەی کە هەیەی ئەبێ بیشکێنێ باشە حەکە تۆ دەڵی مامۆسای زانکۆ پرۆفیسۆر فڵان کەس هەر لە خۆیەوە حەزەکە تەبەقەیەک چۆتە سەروی ئاگای لە بەرلوتی خۆی نییە ناتوانێت بازاڕەکەی تەنیش خۆی مارکێتەکەی تەنیش خۆی بخوێنێتەوە لەبەرەوە من بە قەنەعەتی من وایە ئەبێ یەکەم هەنگا و ئەو غرورە بشکێ ئایا غروری علمە کەسایەتیە ئیلا ئاخیرێ بۆ لەبەرەوەی ئەمە بۆتە بربەستێکی بەهێز لە بەردەم گەیاندنی ئێمە و فێرخوازان و ئێمە و بازار هەتا وای لە هاتووە بە چاوێکی کەمتر لە خۆمان سەیری بازارەکەین کە ئەمە خەتەرێکی یەکجار زۆر گەورەیە ئێمە سەبەبی ئەساسی کە من ناتوانین بازار بخوێنینەوە باشە کۆمەڵی هۆکاری تر هەیە باشە ئەنجا بەشێکیان پەیوەندی بەوەیە کە ئەو منهەجێکی ئێمە دامانناوە ئەوەندەی تەرکیزمان لەسەر لایەنە تیۆرەکەی ئەوەندە تەرکیزمان لەسەر لایەنە عەمەلەکە نییە مێژووی مرۆڤایەتی سەلماندوویەتی مرۆڤ یەکەم جار کە فێری شت بووە لە ڕێی پراکتیکەوە فێر بووە دوایی بە تیۆری بۆ داڕشتۆ بووی کەسێک تر کە لەسەری ڕابێتەوە کەم تەرخەمیەکە بۆ دووسێ بابەت ئەگەڕێنی بێگومان خوێنکار خۆشی تایە لەو کەم تەرخەمیە دکتۆر بەس بەلەم لێمەکە خاڵ بە خاڵ هەموو ێژمە سەر باشە کاتەکەت ببوو طبعاً بابەتە زۆر ئاوە کێشەیە پێویستی بە سەعات قسەی لەسەر بکەی باشە ئەنجا کە ئێمە دەچینە ئەو هەنگاوەی کە دیسان بازار داخڵەکەین پێویستیمان بەوەیە دیسان
دەستکاری منهجکەین باشە ئەوەی کە پرۆگرام باسمان کرد ئەبێت لایەنە پراکتیکان زیادکەین نقطە سەری دێر لەبەرەوەی لە هەر کەسێک دەپرسی لەو فێرخوازە بەڕێزانە کە دەڵێ ئەوەی کە پێتەڵێ لە لابەکان کە بە پراکتیکی دەستی لێ دەی لەم سیرەکەی ئەنجا تێگەێمە ئیشێکی باشت کردووە لەبەرەوە ئەدەبێ ئەمە گۆڕانکاریی بەسەردا بێ ئەنجا دەبێ بازار بەشداری پێ بکەی لە دانانی پرۆگرام بۆ لەبەرشی لەبەر ئێمە کادیر بۆ بازار ئامادە دەکەین ئێمە دوو ڕۆژ ئێستا بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت لێرە دانیش بوو وتی ئەوەندە خەڵکمان زۆرە بۆمان بخێو ناکرێت لە حکوومەت دەی ئێمە ئەوەیش بکەین بۆ کێ ئەبێش بکەین بۆ کەرتی تایبەت دەی کەرتی تایبەت دەبێت لێی بپرسی ئادەی زەحمەت نەبێت تۆ چ کادیرێکت دەوێ وەرە بەشدار بە لە دانانی مەنەجیمن بۆی سبەی ڕۆژێنە تۆ سرت بێشێ و من سرم بێشێ دکتۆر واتە مەبەستەکەی بەڕێزێ ئەم بابەتە کارێکی دەستە جەمعی بابەتی بە هەموو لایەکەوە بێ گەڕێمەوە لای بەڕێزە دواتر ئەچینە لای بەڕێز دکتۆرە لاڤە ئاراز ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەیی ئەزمەر دکتۆر گیان بەخێراتی سەرچاوان باسی ئەو بابەتە بکەین کۆمەڵێک پەیمانگای تەکنیکی پیشەیی کراوەتەوە زۆر جار خوێنکار حەز ئەکات بڕوات بۆ بەشێک بەس دواتر لە داهاتوەکەی ترسێڵێ ترسم بۆ نمونە بڕوانامەکەی باوەڕ پێکراونە بێ لە داهاتوودا یاخود هەندێک کێشە دروست بێ یاخود لە داهاتوارم دوو-سێ ساڵە بیکاتەوە و دواتر دابخرێت ئەو پەیمانگایە اینجا بۆ ئەم بابەتە کە بەڕێز زیاتر ڕوونکردنەوەمان بۆ بەی لەسەری خوێنکار لەم کاتەدا چی بکات؟ دەستان خۆش بێ دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم پێشانگا جوانە کەم بەخێرهاتنی ئەم گەنجە بە جۆش و خرۆشانە کەم مای خۆشحاڵیە گەنجەکانمان ئەو کوڕکتە جوانانە ئاوا بە جۆش و خرۆشەوە لە ئایندەیانە ڕوانن و بە دوای ئایندەی خۆیانە ئەگەڕێن سەرەتا من ئەگەر بمەوێ باسی پەیمانگا پیشەیەکان بکەم بە حکومی خۆم ڕاگرم لە پەیمانگایەکی پیشەیی پێم خۆشە بەرچاوڕوونیەک بم بەو خوێندکارە ئازیزانە سەرەتا بۆی بزانن پەیمانگای پیشەیی چییە؟ پەیمانگای پیشەیی بریتە لە وەسیلەیەک یاخود ڕێگایەک بۆ ئەوەی پێداویستی بازار پڕکاتەوە لە ڕووی دەستی کارەوە بەواتایەکی تر هۆکارێکی سەرەکیە بۆ کەمکردنەوەی بێکاری لە بازاڕی کارە واتە ئەو هەدەفە دەقیقەی کە گەنجەکانمان کە کوڕکچەکانمان بە دوایە ئەگەڕێن چونکە هەر یەکێک لەم خوێندکارە ئەزیزانە کە ئێستەیەت بە دوای ئایندەی خۆیە ئەگەڕێ لە ئەساسەوە داڵغەی لای ئەوەیە کە لە داهاتوو ئایا ئیشی دەسەکەوێ یاخودنە چونکە هەدەفە ڕئیسەکەمان ئێمە ئیشە لە داهاتوو دا بمەزرێم ئیشێکی خۆمم هەبێ بتوانم بەردەوام بم لە کارکردن سەبارەت بەوەی کە ئەم پەیمانگا پیشەیانە دکتۆرە بەڕێزەکان ئاماژەیان پێەیە تا ڕادەیەک کە گرنگی و ڕۆڵی بەرچاوی هەیە لە بازاڕی کارە و بەداخەوە ئێمە لە ساڵانی پێش و لە زانکۆ و پەیمانگا حکومیەکان و حتا تایبەتیەکانیش کە باسی بکەم یعنی زانکۆ و پەیمانگا تەکنیکیەکان یاخود ئەکادیمیەکان گرنگی بە خوێندن دراوە ماندووبوونی پێوە بینراوە دڵسۆزی پێوە بینراوە بەڵام بمانەیە و نەمانەوێ گۆڕانکاری لە بازاڕی کار لە شێوازی ژیان وامان لێکا کە ئێمە شێواز و پرۆگرامی خوێندنمان ئەبێ بگۆڕین یعنی ئەمە نەک لە هەرێمی کوردستان بۆ سەرتاسەری جیهان ئەم شتە ڕاستە ئەگەر بین سیر بکەین زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتوەکانی جیهان وڵاتە پیشەسازیەکانی جیهان ڕویان کردوتە خوێندنە پیشەیەکان یعنی حتا خوێندکارەکانیان ئەوەندە بەرچاوڕوونن کە لە 170 بۆ 80 خوێندکارەکان خۆیان خوێندنی پیشەیی هەڵەبژێرن چونکە دڵنیایە لە داهاتوو بە ئاسانی ئیشی دەستەکەوێ ئەمەش نقطە جەوهەریەکەیە لە هەرێمی کوردستان کە ئێمە ئەبێت بیری لێ بکەینەوە لەوەی چۆن گەنجەکانمان ئەخینە پرۆسەی کارکردنەوە بەچی ئەبێ ئەمە یەکەم وەکو دکتۆر بەڕێزیان ئاماژەی پێکرد ئیشێکی دەستە جەمعیە یعنی بەشێکی کەوتۆتە سەر ئەو خوێندکارە بەڕێزانە کە ئێستا لێرە گوێگری ئێمن بەداخەوە بەشێکی زۆر لە خوێندکاران کە کاتێک یەن فۆرمی ئەم بەشە پیشەیانە وەربگرن زانیاری تەواویان نییە یاخود هۆشیاری تەواویان نییە لەسەر ئەم پەیمانگا پیشەیانە یاخود لەسەر ئەم بەشە پیشەیانە یان دوو دڵە لەوەی کە لە داهاتوو ئایا ئیشی دەسەکەوێ ئایا بەشەکە داناخرێ ئایا داهاتووی چۆنە بێ گرفتەکە داهاتووە دکتۆر بەڵێ گرفتەکە داهاتووەکە ڕوون نییە لە بەرچاو خوێندکارەکە بەڵام پێشانگایەکی ساڵانە کە ئاوڕێک بخرێ لە کاتێکا فۆرمی زانکۆلاین ئەتوان
خوێنکاران پڕیکەنەوە زیاتر بەرچاوڕوونترە بێگومان دڵنیام لەوانێ ئەم ساڵ باشتر بێ لە ساڵی پار بەرچاویان ڕوونترە. بەڵێ من بە حکمی پسپۆڕیەکەم خۆی دارایی و ئابووریە و پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە بازاڕی کار و بێکاریەوە پێم خۆشە لە ڕۆ ئابووریەکەەوە هەندێک گرنگی ئەم بەشە پیشەیانە بخەمە ڕوو بۆ ئەم خوێندکارە ئازیزانە. طبعاً بەشە پیشەیەکان یاخود پەیمانگا پیشەیەکان ڕۆڵی بەرچاو ئەبینێ لە بازاڕی کارە لەبەر ئەوەی کە هەر یەکێک لەم بەشە پیشەیانە لەم پەیمانگا پیشەیانە ئەم دکتۆرە بەڕێزانە هەمویان بە حکمەوەی ڕاگرن شایەتی دەری ئەو ڕاستیان هەر بەشێک کە کراوەتەوە دوای دیراسەیەکی وردی بازاڕی هەرێمی کوردستان ئێمە قەرارمان ناوەکەەوە بەشە بکەینەوە. یعنی دڵنیا بووین لەوەی کە دەرچووی ئەم بەشانە ئەم پەیمانگانە لە داهاتوو لە بازاڕی کارە ئیشیان دەسەکەوێ ئەتوانن ببن بە خاوەن ئیشی سەر بەخۆی خۆیان پیشەیەکی سەر بەخۆی خۆیان هەبێ. یعنی بەداخەوە من زۆر جار ئەو خوێندکارە ئازیزانەی پۆلی 12 کەیەن فۆرم وەربگرن پێیان ئەڵم ئەم بەشە هەڵبژێرە دڵنیا بە ئایندەت زۆر ڕوونەبێ ئیشی خۆتە دەسەکەوێ پرۆژی خۆ دەتوانی دامەزرێنی ناگاتە قەناعەت. ئێمە یەک کێشەمان هەیە بەداخەوە کە خوێندکارەکانمان بەشێکیان چاولێکەریان هەیە یعنی سەیرەکە کوڕی پورەکەی کچی پورەکەی خوشکەکەی دراوسەکەی هاوڕێکەکەی لە بەشێکە ئەمی ژەوێ ئیلا بچێتەوە بەشە بیر لەوە ناکاتەوە. هەنێکیان هەر بیر لەوە ناکەنەوە کە ئایا ئەم بەشە لەگەڵ حەز و ئارەزویەوە گونجێ لەگەڵ توانا و تااقەت و بوونیەتی ئەوە گونجێ بەس لەبەرەوەی کە هاوڕێکەی یان خزمەکەی لە بەشە دیاریکراوەکانە یەکسەر بەشێک هەڵەبژێرێ. بەڵام بەشە پیشەیەکان پەیمانگا پیشەیەکان ڕۆڵی بەرچاوی هەیە لە کەمکردنەوەی بێکاری چونکە وەگوتم دراسەیەکی وردی بازاڕەکرێ اینجا بەشێک لە بەشە دیاریکراوەکانی پەیمانگا پیشەیەکان زۆر ماوەشەگەڕینەوە لای بەڕێستان ئومێدوارم کاتێکی وامانە بێ بتوانین جارێکی تر وتەتان وەرگرینەوە. ئەڕۆینە لای بەڕێز مامۆستا غەریب ساڵح بەڕێوبەری پەیمانگای نۆستالجیا بۆ فێربوونی زمان و پەرەبێدانی پیشەیی. مامۆستا غەریب بەخێراتی سەر چاو. خێراندار بن سپاس. زۆر سپاس. مامۆستاگیان بالەوە دەست پێ بکەین ئەبینین زمانەکان بە گشتی لە جیهاندا بەڕاستی باخی پێ ئەدرێ هەمیشە لە پاڵ زمانی دایکە پێویستە زمانێکی تر بزاندرێت. لە ئێستادا لە جیهاندا ئەبینین زمانی ئینگلیزی زۆر یعنی یەکێکە لە زمانانی کە زۆر پێشکەوتوو لە ڕیزبەندەکەدا لە پێشەوەدا. بەڕێز بەو پێی کە پسپۆری لەو باردا چەند ساڵێکیشە کار ئەکەیتایە و بەڕێزیشە مامۆستای زانکۆی تا چەندێک بوونی یاخود فێربوونی زمانێکی تر کاریگەری هەیە لەسەر هەڵبژاردننی ئەو بەشەی کە خوێندکارانی پۆلی شەشی ئامادەی کە ئێستا تەواویان کردو و بتوانن چۆن ئەڵێ بەشێک هەڵبژێرن کە خواسی دڵی خۆیان بێ و چۆن برێویش بەو زمانە بدەن لەگەڵیا. بەڵێ پێشەکی سپاسی ڕێخەرانی ئەم ئیڤێنتەکەم سپاسی یاو پیشەکانە بەکەم سپاسی ئەو خوێنکارە بەڕێزانە کەم کە بیر لە داهاتوانەکەنەوە ئانەوێت داهاتووی خۆیان بەدەستی خۆیان بنەخشێنن و ئامۆژگاریەکیشم بۆ ئەوان ئەوەیە کە وتەیەکی ئیبراهیم لینکۆڵن یەکێک لە سەرۆکەکانی ئەمریکا ئەڵێ ئەگەر 6 سەعاتم بنێ بۆ ئەوەی کە دارێک ببڕمەوە 5 سەعاتی لە تیشکردنی تەورەکەمە ئەکوژم. واتە ئێوە ئیمڕاتون بۆ ئێرە بڕیارێکی دروستی ئێوە دەبێتە هۆی ئەوەی کە داهاتوویەکی 50 ساڵی کە ئیشەڵات تەمەتان درێژە بێت و لەسەر خێر کەمترین دەردەسەری ئەبینن کەمترین تووشی کێشە بین. منەم بابەتە بە ناوی فێربوونی زمانی ئینگلیزی لەوە سەرچاوی گر کە زۆرێک لە خەڵک دێتە ئۆفیسەکەم یان لە زانکۆ پرسیارەکەڵە مامۆستا من بەهۆی زمانی ئینگلیزیەوە بێکار بووم نەمتوانیوە هەلی کار بدۆزمەوە. ڕاستەم بەڕێزانە هاوپیشەکانم هاوڕەکانم توانیان دەست بخەنە سەر ئەوەی برینەکە کە خوێندنی پیشەیی تەواوکەری پێویستی بازاڕە. بەڵام ئێمە چی پیشەوەرێک دەخەینە بازارەوە چ دەرچوویەک خەینە بازارەوە کە دەچێتە بازارەوە زۆرێک لەو خوێندکارانە ئەڵێن مامۆستا من بەهۆی نەزانینی زمانی ئینگلیزیەوە نەمتوانیوە کارم دەستکەوێت. واتە ئەمە سیلسیلەیەکە سێرکڵێکە لە قۆناغەکانی سەرەتاییەوە دەست پێ دەکات دوایی بۆ خوێندنی پیشەیی و دواییش لە بازاڕە چ شتێک پێویستە وەکو سکیڵێک تۆ پێویستیت پێبێ. من ئەمەوێت لێرە باسی ئەوە بکەم قۆناغی 6 فێربوونی زمانی ئینگلیزی لە سەرەتاییەوە دەست پێ دەکات لە پێش سەرەتاییشەوە ئێمە باخچەمانەیە. من قسەکانم شڕەکەمەوە لەوەی کە ئایا خوێندکارێکی قۆناغی 6 چۆن فێری زمان ببێ کە ئێستا بیوێ بۆ ئەوەی کە لە زانکۆ لە پەیمانگاکان کەمترین تووشی دەردەسەری ببێ هیلاک بوون.
زۆرێک لە خوێنکاران ئەڵێن ئەگەر مامۆستا ئێمە ئینگلیزیمان بزانیا یەکەم دەبووین. هەر ئێستا ئێوە خوێنکاران زۆربەتان لەوەی بەهۆی زمانی ئینگلیزیەوە چەند خوێنکارێک پیان وتم ئێمە ئەتمانتوانی بچینە پزیشکی گشتی بەڵام نەمانتوانی بەهۆی زمانی ئینگلیزیەوە. و زمانی ئینگلیزی لە گرنگی زۆرە. من زیاتر باسی ئەو قۆناغە دروستانە ئەکەم. ڕێگا زۆرە. چەند کەس توانیویەتی بێ بۆم پێشەنگایە هەر یەکەو بە ڕێگایە کاتووە یەکێ بە پێ گرنگەوەی تۆ فێر ببی. ئێمە پێشەوەی کە دەستکەین بە فێربوونی زمان پێویستە جیاوازی لە نێوان دوو چەمکە بکەین. دوو قوتابخانەمان هەیە، یەکیان کراشنە، ستیفن کراشن زانایەکی ئەمریکیە و لەگەڵ نوام چۆمسکی. کراشن ئەڵێ زمان it's a language is a pick a process. زمان کۆکردنەوەی هەڵگرتنە لە شوێنی جیاوازەوە لە سەرچاوی جیاوازەوە. و جۆرجیۆل و ئەمانش هەمووی پشتڕاستی قسەکانی یەکەنەوە. و نوام چۆمسکی ئەڵێ نەخێر زمان ئەبێت بچیتە ناو پەیمانگایەکەوە لە قوتابخانەیەک لە شوێنێک لە دایک و باوکە و فێر ببی. ئەڵێنە سیستەماتیک ستەدی، چونکە ئەوە زمان نییە کە تۆ بەدەستت تێناوە. زۆرمان لە ئێمە زمانی ئینگلیزی لەوەی بزانین بەڵێن بە شێوازێکی دروست ڕۆژانە بەکاری نێرین و نەنووسین و نەتوانین سەرچاوێک بنووسین. هەردوو ڕێگاکە دروستن، بە هەردووکیان دەوترێت بلندد ستەدی، یعنی هەردووکیان تێکەڵکەی. بەڕێزانێ ئێمە پێشەوەی فێرکردن فێربین ئەبێ فێربوون بزانین. خوێنکارێکی زۆرمان هەیە کاتێکی زۆری بەتاڵیان هەیە، ئامۆژگاریم بۆوان ئەوەیە کە بتوانن خۆیان فێرکەن ببن بە لێنەر. پێشەوەی کە ببن بە تیچەر، ئێمەش ببین بە تیچەر ئەبێ لێنەر ببین. چۆن بتوانین ببین بە لێنەر؟ خۆمان چۆن بتوانین خۆمان ئاڕاستەکەین. دواتر دەتوانین بچینە قۆناغی فێرکردنەوە. بۆ خوێنکارانەی کە ئاستی زمانی ئینگلیزیان زۆر لاوازە، ستاتەر و بڵێن بیگنەر و ئێلەمنترین، زۆر پێویستیان بەوەیە کە بچن بۆ شوێنێک فێر ببن لەبەرەوەی خۆیان نازانن خۆیان ئاڕاستە بکەن. بەڵام ئەو کەسانەی کە ئاستیان پری ئینتەرمیدیێتە بەرەو سەرەوە خۆیان دەتوانن خۆیان فێرکەن. لە سەرەتای کتێبەکانە نووسراوە سێڵف ستەدی و لەگەڵ نووسراوە کلاسروم ستەدی. سێڵف ستەدی ئەوەیە کە خۆیان بتوانن خۆیان چۆن بخوێننەوە how to use this book، چۆن ئەم کتێبە بەکاربێنن. ئێمە خۆشبەختانە لە پەیمانگای ئێستا شتێکمان کردووە، خەڵکی ئەڵە من کاتم نییە، پارەم پێ نییە، چۆن فێرم ئەکەن خۆم لە ماڵەوە سەعی بکەم بە ڕێگایەکی دروست. ئەگەر ئاستی پری ئینتەرمیدیێت بێ بڵێ ببوورە قسەکەشت پێ بڕم ببوورە. ئەگەر ئەمە بکرێ بەوانەیە چۆن ئەڵی تازە لە خوێندنگەکانە بەڕاستی هەنێ خوێندنگی حکوومیەکان نەکراوە بەوانەیە وەکو لە پاڵ زمانی دایکا بێگومان ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە یعنی زمانی دایک یەکەمە دواتر زمانەکانی تر بکرێ بەوانەیە کە لە پاڵ زمانی دایکەکەیە ئەوەش بخوێنرێ. ئێمە باسی وەکەین ئەمانە یعنی زۆربەی خوێنکاران ئەم جیلە ئێستا ئەمە نەکراوە بۆیان. کاتێک یەنە زانکۆ پەیمانگاکان ئەڵەن ئەچینە دەورەشەوە، بەڵام لە دەورەکە هەستەکەین چۆنەڵی بازرگانێکی پێوە دیارە هەر بۆ مودەی یەک دوو مانگای بڵێن 6 مانگیشە، دواتر ناتوانین بکەینە سەر ڕێڕێوێکی ڕاست، ناتوانین قسەی پێ بکەین، ناتوانین چۆنەڵی کۆنڤەرزیشن کەن لەگەڵ دەوروبەرەکەیانە. ئەمە چ ڕێگەیەک ئەبێ بەردەوام بن یاخود بکرێ بە سیستەمێک لە زانکۆدا ببێ بە زمانێک بخوێنرێ. بۆ نمونە 4 ساڵی زانکۆ یاخود 5 یاخود 6 بۆ هەندێ لە بەشەکان بکرێ بە سیستەمێکی پرۆگرامی خوێندن بخوێنرێ باشتر نییە؟ خاتونی بەڕێز هەڵبەت من گەر باسی زانکۆکانی خۆمان و موسساتی خۆمان بکەین، من بەڕاستی لە بریتانیا بینیم و چەند وڵاتێک گەڕاوم، ئەوەی کە بینیمە ئەم وڵاتی ئێمە هیچی کەمتر نییە لە وڵاتانی تر. پرۆگرامەکان تایەتی و مامۆستاکان و زانکۆکان ئەم بەرنامانە هەن، بەڵام کێشە لەسەر خودی بیرکردنەوەی خوێنکارە. ئێمە دەبێت بچینە ناو مێشکی خوێنکارەوە بیرکردنەوەی خوێنکار بگۆڕین. خوێنکاری وڵاتی ئێمە وا تێگەشتووە کە مامۆستا دەبێت وەکو حورمەتەن بۆ مەجلیسەکە زەرنەقوتە هەیە چۆلەکە پێشەوەی چاو هەڵبێنێ ئەبێت دایکەکەی بکە. هەموو تواناکان هەموو چاوەڕوانی مامۆستایە. 2 مانگ لە ماڵەوەی بەهۆی بارودۆخی شتێکەوە لەوەیە دەوام نەبێت یان لە هاوینە ئەڵێ من کتێب ناکاتەوە، ئەوێت بەردەوام چاوی لە کلاس و مامۆستایە. من ئەمەوێت شتێک بڵم کە بۆ خوێنکارانی بەڕێز ئەگەر دەیانەوێت دەست پێ بکەن پێشەوە پێویستە بەم قۆناغانە بڕۆن. یەکەم بە ئاستی زمانەکان دیاریکەن کە تۆ چیتە لای نەخۆشێک چێتە لای دکتۆرێک پێویستە بزانێت نەخۆشەکەی چیە لەسەر بنەمای ئەوە عیلاجی باتێ. بچن پلیسمنت تێستێ بکەن، ئاستی زمانەکەتان دیاریکەن، دوایی لەسەر بنەمای ئەوە هەوڵ بدەن. ئەوەش لەکوێیەکرێ خۆشبەختانە ئێستا ئێمە بوستێکمان هەیە، تێستەکە فری و بڕوانامەش وەردەگرن، ئەتوانن بچن
لەو دی و لێرەش بوسمانەیە بەڵام لەو دی و تاقیکردنەوەکە کرێ و ئەگەر خوێندکارێک بیوێ ئەوە ڕێگایەکی زۆر دوور و درێژی بۆ کورد دەکرێتەوە بێ بەرامبەریشە بڕوانامەش وەردەگری و سوودی لێ بینێ ئەگەر ئیمڕۆژ بۆی نەکرا ئەتوانێت تێک وەرگێ و سوودی لێ ببینێ و دوایی خۆی لەسەر بنەمای ئەوە چۆن خۆی ئاڕاستەکە قۆناغی دووهەم مامۆستاگیان ئەگەڕێمەوە لای بەڕێزێ بەگەڕێمەوە لای بەڕێز پرۆفیسۆر دکتۆر حەکیم دکتۆرگیان با باز لەوە بکەین بزانین پەیمانگای ناحکومی تەکنیکیەکان چی جێ ئەکاتەوە بۆ نمونە لە حکومیەکان ئایا لە ڕووی دەرفەتی هەلی کارەوە جیاوازە لەگەڵ حکومیەکاندا یاخود وەک یەکن ئەمە وەک دەرفەتێک بە هەندێک خوێندکاری تر ئەدرێ بێتە ئەم پەیمانگایی لای بەڕێستان ئەمە گەرۆک و دواوەتەشە بتوانی قسەکانە بکەیت فەرموو تایبەتەکان لە ڕووی ئەو چانس و دەرفەتانی هەیەە بۆ تەعیینبوونی حکومی لەوانەیە کەمتر بێت ئەو گرفتە هەیە کە پێویستە ئەمە لە ڕاستیە نابێ وا هەبێ پێویستە هاو ماف بن هەمان مافیان هەبێ ئەوانش لەبەرەوەی ئەوان لە شوێنێکی ڕێگە پێدراوی یاساییە کە حکوومەتی هەرێم ڕێگەی پێداوە کارەکان بخوێنن و کە تەخەڕوجەکەن بڕۆنە هەمان شوێن بەڵام من زۆرجار کە باسی مناقەشەی دەرچۆکانمانەکەین ئەوەی کە ئیبینین توانای دەرچۆکانی ئێمە لە ڕووی فێربوونەوە زۆر باشە من حەزناکەم مقارنەیەکەم بە هیچ شوێنێک بەڵام زۆر باشە کە ئەتوانن کە دەرچوون لە پاش دەرچوونیان شوێنی خۆیان بکەنەوە لە بازاری کار ئەمەشە گەڕێتەوە بۆ ئەو منهەجە چڕەی کە بەوردی ئێمە کارمە لەسەری کردووە و هەوڵمەنداوە لە ماوەی 2 ساڵە بە چڕی دیارە سیفەتی پەیمانگا تەکنیکیەکان بە شێوەیەکی گشتی زۆرجار ئەو خوێندکارانەی کە تەخەڕوجەکەن لە پەیمانگا و ئەڕۆنە کۆلێژ لەوێ درێژە بە خوێندنەدەن هەنێ جار شتێکیان نییە کە لەوێ بیخوێنن زۆربەی هەر زۆری ئەو بابەتانەی کە لەسەر شانیانە یان پێویستە فێری بن لە پەیمانکان فێریان بن سەربار ئەوەی کە ماوەکەی کەمە ئێمە ئەزمموی پێشترمان هەیە لە پەیمانگاکان ینی خوێنەکان بابەتەکان زۆر چڕ کراونەتەوە و لایەنی پراکتیکیش زاڵ کراوە ئەمەش هۆکارێکە بۆی کە فێرخواست فێری کارەکە بێ ینی کردەیەکە زاڵە بەسەر توێرێکەوە ئەمەش یارمەتدەرە بۆەوەی کە تۆ بتوانانی سپەی ڕۆژ کە چوتە بازاری کارەوە هەلی کارت دەستکەوێ من لە باسی ئالنگارەکان حەزم کرد چەند خاڵێکی خێرا باس بکەم کە فرسەت نەبوو پێشتر باسیکەم ئەوەش ئەوەیە کە خوێنکار بەشێ لەو ئالنگارەی کە تووشی خۆی ئەبێتەوە دیارە ئێمە لێرە هەوڵەدەین تەرکیزکەینە سەر خودی خوێنکارەکە لەبەرەوەی ئەو ئێستا ڕوبەڕووی هەڵبژاردننی ئەو شوێنە ئەبێتەوە کە پێی دروستەیە پێی باشە بەشێک لەوەی کە پەیمانگە تەکنیکەکان لەگەڵ فێرخوازە ئاشنایەتیان نییە یان شارەزایکی ئەوتویان نییە پەیوەنددارە بە خێزانی ئەو خوێنکارانەوە لەبەرەوەی هەر دایک و باوچێک حەزەکە مناڵەکەی لە هەندێک اختصاصاتی دیاریکرا و نەبێ نەخوێنن ببێتە طبیب یا بێتە مهندس یا بێتە دیاریکرا گەڕێنیتەوە ئەبینی داهاتووی هەنێ بەش بۆیە ناحەقێنە دایک و باوکی ژانی بەڕاستی داهاتووی هەنێ بەش یەکسەر دیاریکراوە ئەبینرێ بەڵام داهاتوی هەنێ بەش ئەزانی ئەمە یا ئیشی کەم دەسەکەوێ یانە بێ بە خۆی لە ماڵە دانیشە چاوەڕێی دەستی دایکی یان باوکی من ئەڵێم بە ئەوەی قسەکەی تۆ بێ بە ئەو بە فراوانتر بیرکەنەوە دایک و باوکان بیر لەوە بکەنەوە کۆمەڵێ تەخەسوسات هەیە کۆمەڵێ پیشە هەیە کە لە بازاری کارە ئێستا گەشەی کردووە پێویستی بەوەیە کە مناڵەکەی لەسەر ئەوە ڕابێنێ یعنی با خەیاڵی لای ئەوە نەبێ کە تەنها 1 2 3 ئتر لەمە بەدواوە هەوڵ نەیەت ئەمەی چەکە لە گرفتەکان گرفتی دومیان لەوانەیە ئالنگاری دومیان کە ڕوبەڕووی خوێنکارە بێتەوە پەروەردەیە خودی پەروەردە لە درێژەی ئەو بابەتانەی کە پێیانەڵێ بابەتێکی ئامادە نەکردووە یان کاری نەکردووە بۆ ئەوی کە تەلەبە ئاشنا بکات بەوەی کە یان خوێنکاران ئاشنا بکات لە قۆناغی ئامادەی ئەوانەکە بەشی تر هەیە جگە لەمانەی کە خراوەتە مێشکەوە شتی تر هەیە بواری تر هەیە کە ئەکرێ بتوانێت لەوێ کەسێکی سەرکەوتوو بێت و خزمەت بە کۆمەڵگەکەی بکات و بتوانێت کاریشی دەست بکەوێ لایەنەکەی تری پەیوەندی بەوەیە کە بابەتی خوێنی تەکنیکی لای زۆرێک لە فێرخوازان و لە خوێنکاران پێی وایە بە دەرەجە دوودێ بە دەرەجە سێیت لە کاتێکە ئەو چانسی کاری کە بۆ لە ژینگەی ئێستایی نەکو ئێرە لە وڵاتە پێشکەوتەکانیشە من حەزەکەم ئەو بڵێم لە وڵاتە پێشکەوتەکانە لە ئەوروپا خوێندنی تەکنیکی تا بەکەلورێس لە پێش خوێنی ئەکادیمیەوەیە و خەڵک زیاتر بەرەوپیری ئەو جۆرە خوێندنە ئەڕوە لە بەرەوەی زامنی دەستکەوتنی چانسی کارە لە بازاری کارە بۆیە
پێویستی بەوەیە ئەم کللتورە بگۆڕدرێ ئەمەش لەوانەیە ناوەندەکانی پەروەردە و خێزان و ڕاگەاندنش ڕۆڵ ببینن لەوەی کە خەڵکی بەو شێوەیە وابەستە نەبێ بە کۆمەڵێ ناوەوە تەنها منەمێ لەوێ بخوێنم نەخێت تۆ توانی لە بوارێکی تر بخوێنیت و سەرکەوتوو بیت و ژیانی بۆ خۆت دابین کەیت و بە شێوەیەکی گونجاو خزمەت بە وڵات بکەیت. دەستەکانە خۆش بە دکتۆری بەڕێز بەڕێز پرۆفیسۆری یایدە دکتۆر ڕێبوار ئەمەوێت باسی سیستەمی بۆڵۆنیامان بۆکی بە کورتی بەڕاستی سیستەمی بۆڵۆنیان تا چەندێک توانیوێتی کارسازی لە دواییدا لە لای دەرچوان یعنی بە شێوازێک مێشکیان فراوان بکە بتوانێت بکەونە سەر ڕێڕەوێک کە دواتر ئەگەر ئیشێکی حکومیان دەست نەکەوت کارێکی حکومیان دەست نەکەوت بتوانن لە شوێنێکی تردا هەلی کار لەو بواری خۆیاندا بەدەست بێنن. بەڵێ دەست خۆش بێ من پێشترش باسم کرد بەڕاستی ئێمە هیچ تەرکیزمان لەسەرەوە نیە دەرچوو بۆ حکومەت ئامادەکەین بەڕاستی وەکو خۆمان چونکە خۆتە زانین دەرفەت لە دامەزراندن لە حکومیە زۆر کەم بۆتەوە و تەرکیزشمان لەسەر ئەو ڕوانگەی کاری بازاری نوێیە کە ئێستا خۆتان زان گەنجان ئەبێت تەرکیزیان لەسەرەوە بێ بەشێک بخوێنن کە بتوانن کاری سربەخۆی تیا بکەن بتوانن کاری فریلانسی تیا بکەن ئەزیزان ئێستا مۆدێلی کاری فریلانسیە کە تۆ بتوانی بەشێک یا کۆمەڵی توانە کۆ بکەیتەوە کە لەوە بخوێنی بۆڵۆنیا هەموو ئەمانەت پێ بەخشێ وەکو باسم کرد تۆ لە بۆڵۆنیایە نزیکەی لە هەر دەرسێ سێ چوار کویزەکەیت کە سکیڵێکی تابەتە لە ژینگەی کارە زۆر پێویست بێتی ئەرکی ماڵەوەیە بابەتی ئامادەکردنی راپۆرتە و ئێستا ئێمە مۆدێلێکی نوێمان هێناوە کە پێڵم پرۆبلم بیست لەرنین کە لە سەرەتاوە پرۆبلمێگەین بە فێرخوازەکە دوایی بە پرۆکرسیڤ فیدباک لەگەڵ تەلەبەکە ڕووین تاوەکو لە کۆتاییە ئەتوانێت پرۆبلمێک چارەسەرکە تر پەیوەندی بە بەشەکەی خۆیەوە هەبێت لە هەر بەشێکە هەبێت و بەڕاستی من ئەمەوێ لێرە تەکیز سەرۆ بکەم بە هاتنە ناوەی AI یا ژیری دەستکرد ئیتر ئێمە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە کەسایەتی فێرخواز بەهێز بکەین ئیش لەسەرەوە بکەین کە ئەو کارە نوێیانە چین کە ئەی خۆڵقێنێ من حەزەکەم بە گەنجانیش بڵم زۆر جارە بینم ئەبیستن ئەڵێن کاکە بەهۆی AI خەڵک بێ ئیشە بێت ئەزیزان کاتێک .com دەستی پێ کرد یا سەردەمی ئینتەرنێت دەست پێ کرد خەڵک شین و ڕۆڕۆی زۆر کردیان تاو هەموو بەشەر بێ ئیشە بێت بەڵام لەگەڵ هاتنە ناوەی ئینتەرنێتە بە میلیۆنان ئیشی تازە دروست بوو و من دڵنیاشم بە هاتنە ناوەی AI بە میلیۆنان ئیشی تازەتە دروستە بێت لەبەرەوە قەت لەوە مەترسە ئەوەی ترسار بیتەوە لەوەی کە بڵێ ئیشم دەست ناکەی ئەگەر بێت و بیتە ناو پێواژووی بۆڵۆنیا و ئەو ئەرکانەی کە بۆڵۆنیا پرۆسس لەسەری داڕژە تاعام بۆڵۆنیا پرۆسسەر بۆ بەرسەر چاوڕوونی گەنجان ئامانجەکەی سەرەتا ستاندەرایزیشن بوو لەگەڵ مۆبیلیتی بەڵام وردەوردە ئەمە پەرەی پێدرا بوو بە فرەیموەرکێک بۆ ئامادەکردنی دەرچوان بۆ بازاڕی کار بەڕێز پێشتر خۆ دەزانی پێش سیستەمی بۆڵۆنیا سیستەمە کۆنەکەی تر بوو ئەگەر بەڕێزت یعنی خۆت وردەکاریت بۆ کردبێ بەراوردێکە کردبێ سیستەمی پێشوو لەگەڵ سیستەمی بۆڵۆنیا ئایا هیچ جیاوازێکی سیستەمەکەی پێشوو توانیوێتی بتوانێت ئەوانەی کە دەرئەچن دواتر بە کالۆرۆز بەدەستێنن یاخود دوبلۆم بکەونە ناو بازاڕی کارەوە یاخود ئەم سیستەمە توانیوتی زیاتر بەرەو پێشەوەیان بەرێ 100% من بە بێ دوودڵی ئەو قسەیەکەم ئەزیزان ینی پێواژووی بۆڵۆنیە عەقڵیەتی وانە خوێندن و فەلسەفەی فێرکردنی بە تەواوی گۆڕیوە من نەزانم بابەتە زۆرێک لە مامۆستایان زانکۆ لەسەری ڕاڕان باوا پێواژووی بۆڵۆنیا هیچ ئیزافێکی نەکردە بەڵام کوردەواری هەڵ ئێستەلیل مجەرب ئەوەی ئێمە بینیومانە بەڕاستی من بە شانازیەوە دێڵم ئەوەی لە ڕێی پێواژووی بۆڵۆنیاوە بەدەستمانهێناوە ئەگەر لەسەر سیستەمە کۆنە تەقلیدیەکە بووینایە بە هیچ شازێک نەمان دەتوانێت دەرچووی ئێمە ئێستا تەخەڕوجەکات ئاشنایە بە بازاڕی کار ئەزانێ بازاڕی کار چی پێویستە ئەو سکیڵانەی کە کۆمپانیەکان پێویست پێێتی هەمووی ڕەنگی داوەتەوە لە پێواژووی بۆڵۆنیا لەبەرەوە من بە بێ دوودڵیاڵم و خۆمان تەجروبەمان کردو بە داتا لامانە من پێتەڵم دەرچووی پەیمانگە چۆن بە ئاسانیە بوو بە کارساز لە پێشووە بەڵام ئێستا بە سەدان دەرچووی پەیمانگەمان هەیە کارسازە بۆ لەبەروی هەموو ئەو سکیڵانەی هەموو ئەو توانانی کە کارسازێک پێویستپێتی لە کریتیڤیتی لە ئینۆڤیشن کریتیکال تینکین پرۆبلم سۆڵڤین لە مەسەلەی ئەداتەبڵیتی فلێکسیبڵیتی تایم مانجمنت هەموو ئەمانە لە چوارچەوەی پێواژووی بۆڵۆنیا جێگەی کراوەتەوە ئەمە بابەتێکی دڵخۆشکەرەیە بۆ خوێندکارانی ئازیز کە سیستەمی بۆڵۆنیا لە چاو سیستەمەکەی پێشووترە زیاتر سوودی و ئەتوانێت زیاتر بتخاتە سەر پێی خۆت و بتوانی لە پاڵ ئەگەر پسپۆڕی خۆشی نەبێت دکتۆر ئەتوانێت لە بوارێکی تردا لە پاڵ پسپۆرەکەی خۆیان برەو بەکاری خۆی با دەستەکانە خۆش بێت دکتۆری بەڕێز زۆر سپاسەکەم بەڕێز دکتۆر جەوهەر جەلال باسی بێکاریمان کرد
ئەوە بۆ خوێنکاران ڕوون بکەیتەوە ئایا خوێنکار لەم کاتەی ئێستادا کە ئەوێ بەشێک هەڵبژێرێت بڕوە ئەو بەشانە هەڵبژێرێت کە پەیوەندی ڕاستە و خۆی بە بازاڕی کارەوە هەیە یاخود پەیوەندی بۆ هەیە بە شێوازێکی تیۆری بابەتەکان تێپەڕێنێت و دواتر وەک فەرمانبەرێکی ئاسایی یاخود وەک مامۆستایەک کار بکات و ڕۆژانە کاری خۆی بەڕێ بکات. دەستخۆش تەسەوەر دەکەم بەشێکی وەڵامی و پرسیارە لە قسەکانی پێشتری مندا بوو بەڵام من دەمەوێت قسە بکەم ئەوی شەوەیە ئێمە هەموو بەڕێزانە باسی نەخۆشیەکەکەین کە ئەم کۆمەلگایە نەخۆشە پێویستی بە چارەسەرەیە زانانی وەکوچی وایە وەکوە کەسێک نەخۆشی شەکرەی هەبێ ئەزانێ شیرینی خراپە بۆی باشە هەموو یەڵێنەی خۆی خۆشی ئەزانێ کە خراپە بەس جورئەتی ئەوەی نییە دەست نەبا بۆ شیرینەکە وازی لەبن ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە دەست بگرینەوە ئەمەش بەچی بەو خەلەلانەی کە ئێمە باسمان کرد ئەبێت دەست ئاش بیەوە لەگەڵ بازار کە ئاش دەبیەوە ئەجا کۆمەڵێک گرفتت بۆ حەل دەبێت من کۆمەڵێک ئێمە کۆمەڵێک ئاکتمان کردووە لە پەیمانگای بڕایت حەز دەکەین ینی لە ماوەی ساڵێکدا نەتیجەی بوو و ئاوتپوتی جیاوازە بۆ نمونە لیژنەی ئاوێتەمان دروست کرد سێ مامۆسای زانکۆمان دانا لەگەڵ سێ کەس لەناو بازار وتمان زەحمە نێوەرن مەنەجی بۆ نمونە ئایتیمان بۆ دابنێ باشە کۆمپانیای ئایکی و زەحمە نێوەرە داخڵ بە تۆ چ کەسێکت دەوێت سبەی ڕۆژێ پێویستە پێمان بڵێ با لە ناو مەنهەج بە دەرس و بە مۆدۆڵی جیاواز جێی بکەینەوە قسممان هەیە لە ماوەی یەک ساڵی تەدریسدا لە سەدا 90 تەلەبەکانی ئیشیان هەیە باوەڕکەی هاوین ئێمە داوامان لێکردن گوتمان ئەگەر ئیشتان نییە با بتێنێرین بۆ شوێنێک بۆی پراکتیک بکەن فێر بن واتە دکتۆر ئێوە پەیوەندیەکتان بەستۆ لەگەڵ بازاڕی کارە بۆی دوو ڕۆژی تر کە ئەمانە خوێندن تەواوەکەن بتوانن لە شوێنێکدا بمەزرێن کارێکی ئاسایی ژیانێکی ئاسایی ڕۆژانە بەڕێ بکەن ڕەحمەتت لێبێ ئێمە ئەم برا هاوڕ ئازیزانەمان هەمووی دەڵێن بازار سەرۆکی حکوومەت هەرڵێ بازار دەبێمە خۆمان ئەمە دەکەین کەواتە مەدەم ینی بەشی حکوومەت کەرتی حکوومەت کۆتاییە دەبێمە ناچارین خۆمان لەگەڵ بازار بۆ گونجێنین بۆ لە بەروی کە نەگونجایی ئاگەر لێ نەبوو دوای ئەو نەخۆشیە درێژخانی کە چەندین ساڵە ئێمە بە دەردیەوە دەناڵین دەرچۆکانمان جادە ئەگرن حق داوای حقی خوانەکەن کە حقی بەسیترین شدەوەی کە مافی ئیشکردنیە بە ئینسان بۆ لە بەروی ئیشکردن بەشێکە لە شخصەتی مرۆڤ کە تۆ ئیشی نەبوو هەزەکان نەقسیە هەزەکە زیادەیە لەسەرم کۆمەڵگایە لە بەرەوە دەبێت تۆ بچینە و معانات و ئازار و یەشەکانیان بەڕێزانە کە دوای دەرەچن لەبەرەوە زۆر گرنگە ئێمە خۆمان ئەبدەیتکەینەوە لەگەڵیان بگونجین لەگەڵ ئازارەکانیان بڕۆین ئەنجا زۆر گرنگە جگە لەوەی کە ئێمە هەر نابێ چاویشمان لە کەرتی تایبەت بێ باشە لەبەرەوە ئێستا لە دنیادا سێ هەڵەیە هێڵێکیانەوەی کە حکوومەتە کەرتی تایبەتە هێڵی سێمیانەوەی کە سمۆڵ بزنس بۆ خۆی دابمەزرێنێ کە ئەویان باشترە و کاریگەرترە و ئەبێتە سیستەمی خوێندنەوە دکتۆر لەبەرەوەی خوێندکارێک خۆی جاری وایە و بیرۆکەیە بەس نازانە چۆن جێبەجێی کات کەواتە بێ بخرێتە سیستەمی خوێندنەوە کە چۆن بزنسێکی بچووکیش بێتەنانێت بتوانێت دوای تەواوکردنی خوێندنەکەی پەیڕەوی کات دەستەکانە خۆش بێت دەست خۆش بێ من دێکەم ئاخر قسە من داوای لە بڕن لەو هاوڕانە مەکەم بۆی نەبێت ڕێکلام بۆ پەیمانگای بڕایت ئێمە ئەوەشمان جێ کردوتەوە بۆ لەبەرەوەی زانین ئەم کەسانە پێویستیان بە سەپۆرتکردنە اینجا هەمووی بێمە ناکرێ وەکو پەیمانگاکان باشە پێویستمان بە سەپۆرتی حکوومەتە ڕێکخراوەکانە پێویستی بە فەندوەرگرتنە لە دەرەوە بۆی ئەم گەنجانە دەستیان بگرێ سەرەتا بزنسێکیان بۆ دامرێت دوای خۆی کۆمەڵی هاوڕێ و کەسوکار لە دەوری خۆی کۆکاتەوە یعنی دەبێتە سەبەبی نەک هەر نەناوچوونی نەمانی بێکاری خۆی کۆمەڵە گەنجی تریش لە تەنیش خۆی کۆکاتەوە دەستەکانە خۆش دکتۆری بەڕێز دکتۆرە لاڤە ئاراس بێمەوە لای بەڕێز باسمان لەوە کرد داهاتووی پەیمانگا پیشەکان یعنی لە نێوانمانەوە و چۆن ئەڵێ بەردەوامیدا تا چەندێک بەڕێزە لەبەرەوەی ڕاگری یەکێک لە پەیمانگاکانی تا چەندێک تۆ ئەو بابەتە بۆ خوێندکاران ئاماژە پێ ئەدەی کە ئەم پەیمانگایانەش وەکو زانکۆ و زۆر جار دەرەجەکە پێوەەر ئەبێ کە بکەنە هەندێک شوێنی تر یاخود هەندێک بەشی تر تا چەندێک ئەمانە ئەمێننەوە تا چەندێک ئەمانە دواتر ئەتوانن هەلی کار کە ئێمە باسی کارمان کرد لەگەڵ دکتۆری بەڕێزە تا چەندێک ئەمانە بەردەوامیان پێ بە خوێندکاران کە ئەمانەش هۆکارێکن بۆ بەرەو پێشچوونی خۆیان ڕاستە
منەمەوێ وەڵامی پرسیارەکەت لەو دێڕەوە دەست پێ بکەم کە ئیتر گەنجانی ئێمە کوڕان و کچانی ئێمە ئەبێ ئەو بیرۆکەی لە مێشکی خۆیانە لابەرن کە چاوەڕێی دامەزراندمن لە کەرتی گشتیە. بەداخەوە ئەمە یەکێکە لەو شتانەی کە زۆر کێشەی بۆ گەنجەکانمان دروست کردووە کە هەمووی چاوەڕێیە خوێندن تەواوکە، خوێندنی زانکۆ و پەیمانگاکان تەواوکە، دواتر جێبێتەوە لە کەرتی گشتیە کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە و هیچ کەرتێکی گشتی نییە ئەوەنە ئیستیعابی بەقوت بێ بتوانێت هەموو دەرچووی زانکۆ و پەیمانگاکان لە خۆی بگرێ. بۆیە زۆر زەرورە خوێندکاران زۆر بە وردی ئەو بەشە هەڵبژێرن کە ئەیانەوەی خوێندنی تیا تەواو بکەن یاخود درێژە بە خوێندن بن. سەبارەت بە پەیمانگا پیشەییەکان یاخود بەشە پیشەییەکان لەبەرەوەی بەشی زۆری وانەکان وانەی پراکتیکین، واتە تۆ کە کاتێک پەیمانگایەکی پیشەیی بەشێکی پیشەیی ئەخوێنی وەکو ئەوا بێ کە تۆ لە پرۆسەیەکە ئیشت کردبێ، یعنی کە کاتێک گەچیتە بازاڕی کارەوە وەکو وا بێ خیبرەت هەبێ پێشتر، تەجروبەیەکت هەبوو بێ کە ئەمە زۆر بە ئاسانی وا ئەکا کە تۆ ببی بە خاوەنی ئیشی خۆت یا شوێنت بێتەوە لە بازاڕی کارە. کەواتە بە هەموو پێوەرێک بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە لە بازاڕی کارە ڕۆژانە ئێمە ئەیبینین، بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر ئاستی جیهان ڕۆژانە ئێمە ئەیبینین، پەیمانگا تەکنیکی و پیشەییەکان یاخود باشتر بڵێم بەشە پیشەییەکان بەردەوامە بێ لە مانەوە و ضەروریەتی ژیان بە شێوازێکە کە پێویستەکە ئەم پەیمانگا پیشەیانە بەردەوام بن و بمێننەوە. کەواتە زۆر زەرورە خوێندکاران لەو ڕاستێتێ بگەن کە ئەم پەیمانگا پیشەیانە گرنگی ئێجگار زۆری هەیە، ئەم بەشە پیشەیانە داهاتووی تۆ زۆر بە ئاسانی دیاری ئەکا لەبەرەوەی وەگوتم لە ڕووی پراکتیکیەوە تەواو تۆ ئامادە ئەکا بۆ بازاڕی کار، کەسێکی لێ هاتوو ئەخاتە بازاڕی کارەوە کە کەسێکی لێ هاتوو چووە بازاڕی کارەوە لە پرۆسەی کارکردنا بوو، یعنی بڕی بەرهەمیش لەو بازاڕا زیاکە، هەتا بڕی بەرهەمیش زیا بێ، یعنی ئێمە ئابووری وڵاتەکەمان گەشە ئەکا بازاڕە بوژێتەوە گەشەی ئابووریمان زیاکە، هەر بازاڕێکیش هەر ئابووریەکیش گەشەی تا ڕوویە یعنی بێکاری دابەزێ، یعنی بازاڕە بژێتەوە هەلی کار زیابێ و هەتا کۆتایی. کەواتە پەیمانگا و بەشە پیشەییەکان بەڕای ئێمە بە حکمی ئەو گۆڕانکاریانەش کە ئەیبینین حتا ئەوە ڕاستێکی حاشا هەڵنەگرە کە لە ساڵانی پێشوو خوێندکارمان هەبوو بەشێک لە بەشەکانی زانکۆ پەیمانگاکانی تەواوە کرد، دواتر لە بازاڕی کارە هەر جێگەی نەئەبەوە چونکە بەشەکەی ضرورەتی نەماوە لە بازاڕی کارە، خواستی لەسەر نەماوە. کەواتە ئەمە ڕاستیەکە کە بەش و پەیمانگا پیشەییەکان ئەمێننەوە و بەردەوامە بن و ضرورەتی بازاڕ و گۆڕانکاریە خێراکانی بازاڕ و جیهان و ئەکان بەشەلاڤەستە بەڕێز دکتۆر ئاماژەی پێدا کە ئەڵێ ئێمە هەماهەنگیمانێ هەموو بەڕێزان کە لەو پەیمانگانە کار ئەکەن ئەڵێن هەماهەنگیمان هەیە کە دواتر هەلی کار بدۆزینەوە بۆ ئەم دەرچوانە. ئێوە پەیمانگاکەی بەڕێستان یعنی ئێوەش ئەو چۆنەڵی ئەو هەنگاوەتان ناوە بۆ ئەوەی خوێندکارانیش بەڕاستی کاتێک ئەیانەوێ بەشێک هەڵبژێرن ئەو بەرچاوڕوونیان نەلابێت. ڕاستە هەموو پەیمانگا پیشەیەکان بە حکمەوەی کە تازەن و تا ڕادەیەک نوێن لە هەرێمی کوردستانە وەک لە سەرەتای ئاماژەم پێکرد ئەو بەشانی کە هەڵمان بژاردووە دوای دراسە و لێکۆڵینەوەیکی وردی بازار هەڵمان بژاردووە، هەر یەکێک لەو بەشە پیشەیانە کە ئێمە هەمانە کە کاتێک لەگەڵ کەسانی شارەزا و پسپۆڕ و خاوەن ئەزمون و خاوەن کار لەو بوارەیە کۆنتاکتمان هەیە، پەیوەندیمان هەیە، ئیشیان لەگەڵەکەین، کاری زانستیان لەگەڵەکەین، هەموو ئامادەی خۆیان دەربڕیوە کە بەشێک لە خوێندکارەکانی ئێمە لە داهاتوو لە لای خۆیان وەربگرنەوەوانێ. بەشمان هەیە ئێشتا من پەیمانگاکەی خۆم ساڵێکە دامەزراوە، ئێشتا دەرچوومان نییە، ئەم ساڵێکم ساڵەکە دەرچوومانە بە ئینشاڵڵا. شوێنم هەیە کە لە ئێستەوە مژدانی بە خوێندکارەکانم ماوە کە ژمارەیەکیان دامەزرێنێ لای خۆیان بە حکمەوەی دەرچووی ئەو بەشە نییە یان کەمە و ئەمان پێداویستی زۆریان بەو دەستکارە. بەڕاستی هەموو وتەکانی بەڕێستان هەواڵی دڵخۆشکەرەیە کە ئاو بۆ خوێندکاران بەرچاویان ڕوون بێ بۆی کاتێ بەشێ هەڵبژێرن بزانن داهاتوەکەی تەقریبەن چۆن ئەبێت یاخود کارێکیان دەست بکەوێت و بتوانن ژیانی ڕۆژانی خۆیان بەڕێوە بەرن. دکتۆر ویست قسەیەکی دوایە مۆلای دکتۆر مامۆستا غەریب ببورە. بەڵێ بەڵێ سیرەکرێ یعنی ئەمە ئەوە نییە بڵێ تۆ لەبەر اعتیباراتی تر ئەو بەشانە دابدرێ لەبەری تۆ چاوەڕێیەکەیت قازانج بکەیت ئەمە یعنی ئەمە حقیقەتێکە پێویستە ئێمە باسی بکەین و دانی پیا بنین لە هەمان کاتە پێشکردنەوەی هەر قسمێک هەر بەشێکی زانستی ئەو دراسی بازاڕی بۆ ئەکرێ ئەگینا تۆ ناتوانانی شتێکی وا بکەیت و دواتر ئەگەر هات و
خوێنکاران بەرەو پیریت نەهاتن تۆ خۆت زەرەکەی بە درازاتی بازار بکرێت پێش ئەوە لە هەموو پەیمانگاکان ئەم کارا کرێ و بەشی زۆری ئەوانەی کە تەخەڕوجیان کردوانی وانە هەلی کار پەیدا بکەن لەو بازارە بێ ئیشەی کە ئێستا هەیە. دەستەکانە خۆش بێ دکتۆری بەڕێز مامۆستا غەریب وەکو وتەی کۆتایی بە خوێندکارانی ئازیز بڵێ ئەگەر لە ئێستادا زمانی ئینگلیزیەکەیان یاخود هەر زمانێک تر کە پێویستی زانکۆ و پێویستی بازاڕی کارە لە ئێستادا تا چەندێک پێویستە بایەخی پێ بدەن بۆیە نەژڵن هەندێک جار لەمە تازە هاتوونێتە زانکۆ چۆن فێر ئەبین تازە ئێمە گەورە بووین بەڵام هەندێک جار هەندێک پرۆسێسە یاخود هەندێک بەرنامەیە کە ئەتوانێت دابنرێ بۆ خوێندکارە بخرێتە سیستەمەوە بۆ ئەوەی زمانەکەی بەرەو باشتر بڕوات. ڕێنوێنی تۆ بۆ خوێندکارانی ئازیز چییە؟ سپاس وڵایی خۆیان نەزانن قورسە بتوانن هەلی کار بدۆزنەوە بەبێ زانینی زمانی ئینگلیزی. 5 توێژینەوەی نێودەوڵەتی کراوە هەر پێنجیان ئەڵەن دروستترین و باشترین ڕێگا بۆ فێربوونی زمانی ئینگلیزی بۆ ئاستی گەوران خوێنکاری قۆناغی 6 کە 12کە باسی قۆناغەکانی پێشوو ناکەم. ئەو 5 توێژینەوە نێودەوڵەتیە ئەڵێن باشترین ڕێگا ئەوەیە کە بتوانی یەکەم ئاستی زمانەکە دیاریکەی. دووەم ئەتوانن ئامانجی خوان سمارت ئۆبجێکتیڤ بڵێن سمارت کورکراوەی سپێسیفیک مێژرەبڵ ئەچیڤەبڵ ڕیاڵستیک بزانن کاتیان هەیە پاران هەیە خۆیان دەتوانن خوان بەڕێوەبەرنیانە بێ بچنە شوێنێکی تر دیراسەیەکی ئەوە بکەن. سێهەم ئەگەر بتوانن بزانن لە داهاتووە کە دەچنە بەشێک ئەگەر ئەچنە بەشە طوبیەکان با بچن زمانی طوبی بخوێنن ئەگەر دەچنە بەشی قانون ئێمە لیگل لانگویجمانەیە بڵین ئەگەر ئەیانەوێت بچێنە بەشنی ئینگلیزی دەبێت بچن ئیش لەسەر هەر چوار سکیڵەکە بکەن. لەوەیە تۆ فێری زمانی ئینگلیزی ببی. من ئەو کاتی کە پێشکەشم کرد بۆی بچم لە زانکۆیەک لە بریتانیا بخوێنم داوان لێ کردم ڕایتینگەکە چەنە لەوەیە تۆ بۆ نووسینی بچیتە زانکۆی ئەمریکی بخوێنی زۆر سەیری ڕایتینگەکەت بکەن لەبەرەوەی پێویستیان بە ڕیسێرچە لەبەرەوە بزانە تۆ چیت پێویستە لەسەر بنەمای ئەوە دیراسە بکە. هەندێک شوێنەیە لە من لە مەتار ئیژەکەم فڕۆکەخانە بەس پێویستیم بەوەیە کە سپیکینگم باش بێ ئەتوانی خولێکی سپیکینگ وەرگری. خاڵێکی تر ئەوەیە کە ئیش لەسەر جەدۆلێک بۆ خۆت دابنێ ڕۆژانە بزانێت چۆن دە ڤۆکابیولەری تازە فێرەبی وشەی تازە و چۆن چوونەوان پێکەین. زانست فێربوونی زانست بە 4 قۆناغاڕوە. یەکەم ناساندنە دووەم ناسینەوەیە سێم پراکتیزە چوارەم دایجەستنە هەرسکردنە. واتە ئەگەر تۆ بتەوێت تەواو پشت بە مامۆستاکەت ببەستی مامۆستاکە و زانکۆکە و پەیمانگاکە بە دروستی شتەکان بە تۆ دەگەێنێ بەڵام تۆ تا چەند دەچیتەوە ماڵەوە خۆت ئەی خەیتە لە شۆرت میمۆریەوە دەخەیتە لۆنگ میمۆری ئەچێتە کۆگنیتیڤەوە. بەچیە چێتە کۆگنیتیڤەوە بە پراکتیس و دووبارەکردنەوە و جەدۆلێکی ئەوە دابنێ بۆی کە بتوانی ڕۆژانە ئەوە بکەین. پاشان شتێک هەیە زاراوەیەک هەیە بە هەڵە بەکاردێنرێ ئەڵەن لەبەرکردن لە زمانە لەبەرکردن نییە بەڵکو پرۆسەی هەرسکردن هەیە. ئەو زانستە دەچێتە کۆگنیتیڤە و بیرن ناچێتەوە. ئیوای ئەڵێ مامۆستا من وشەم بیرە چێتەوە لەبەرەوەی تۆ یەکەم جار دووبارە نەکردوتەوە ئێکسەرسایز و ڕاهێنانە زۆر نەکردووە بۆیە بیرت دەچێتەوە. قۆناغی پێنجەم ئەوەیە کە گوێ بگرن بەڕێزان ئەپلیکیشنی زۆر باشەیە. ئێستا ئێمە زۆرمان لایە کێ ئەوێ بێ ڕۆژانە لە باتی کۆمەڵێک مستەلسلات و شتی تر بیکە بە بەرنامە لایەنی کەم نیو سەعات گوێ بگرە لەو ئەپلیکیشنانە کە دروست و بۆ قۆناغی تۆ گونجاون. ئیوای ئەڵێ من گوێ لە فلم ئەگرم تێ ناگەم ڕاستە لەبەرەوەی ئاستەکەی تۆ نەگەشتۆ تاستی فلم. خاڵێکی تر ئەوەیە کە بتوانن لەگەڵ نەیتیڤ سپیکەرە یا لەگەڵ کەسێکە ڕۆژانە قسە بکەن. ئەو کەسانەی کە بە ئینگلیزی قساکەن چێژە بینن بچنە ئەو ژینگانەی کە زانە قسەکردن ئەگەر نەبوو قسە لەگەڵ ئاوێنەیە بکەن خۆتان تۆمارکەن پلەی بکەنەوە جارێکی تر بزانن هەڵەکانتان چۆنە چۆن وەستاون. و خاڵێکی تر ئەوەیە کە ئیش لەسەر هەموو سکیڵەکان بکەن ئەگەرەتانەوە ئینگلیزیەکی باش فێر ببن گرامەر و قسەکردن و پرۆنانسیێشن و فلوەنسی هەمویان بەیەکەوە یەک پاکێجن. وە کۆتا خاڵم ئەوەیە کە تۆ کە بەم قۆناغانە ڕۆشتی دڵنیا بە چێژ لە زمانی ئینگلیزیە ئەبینیت و ئەو کاتە دەتوانی لە زانکۆ زۆر خوێنکارەیە لە پەیمانگا و زانکۆ ئێستا یەکەمە بەهۆی زمانی ئینگلیزیەوە و دەتوانێت ئیشیشی دەستکەوێت ئەگەر
زانستەکەشی زۆر هەڵنەیەنجابێ. دەستەکانی خۆش بێ دکتۆری بەڕێز سپاس بۆ سەرجەم زانیاریەکانی ئەوەی بەڕێز ئێمە بەڕێزان کۆتایی بم پانێڵەیەنین سپاسی هەریەکە لە بەڕێزان پرۆفیسۆر دکتۆر حەکیم عوسمان ڕاگری پەیمانگای ناشناڵ بۆ تەکنەلۆجیا هەروەها سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یایدەدەر دکتۆر ڕێبوار مەلانەبی ڕاگری پەیمانگای تەکنیکی کوردستان و زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یایدەدەر دکتۆر جەوهەر جەلال ڕاگری پەیمانگای تەکنیکی پیشەی برایت سپاس دەکەین دکتۆرگیان سپاس بۆ تۆی بەڕێزیش دکتۆرە لاوە ئاراس ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمەر سپاس دەکەین سپاس بۆ تۆی بەڕێزیش مامۆستا غەریب ساڵح بەڕێوەبەری پەیمانگای نۆستالجیا زۆر سپاسانەکەین سپاسی ئێوەش دەکەین سپاس بۆ ئامادەبوونتان کە تا ئێستا لەگەڵ ئێمامانەوە زۆر سپاسانەکەم